سڵای خۆی گەورتان لێبێت بینەرانی بەڕێز من پارێزەر فەرمان حەسەن و بەرنامەی ڕەساتان پێشکەش دەکەم لەم بەرنامەی گفتوگۆ لەسەر پرسی بەڕێوەچوونی ڕفراندۆم دەکەین لە باشووری کوردستاندا بێگومان دەوانەوێت بپرسین بڕیاردان لە ڕێفراندۆم لەلایەن بەشێک لە حیزبە سیاسیەکانەوە دوور لە پاڵپشتی یاسایی و بەبێ یاسا و بەبێ پەرلەمان چەندە زیان دەگەێنێت با پرۆسەی سربەخۆیی و عەمەلەی بەدەوڵەت بوون لە هەرێمی کوردستاندا ئایا قورسایی قانونی ئەو ڕێفراندۆمەی کە دەکرێت لەسەر ئاستی وڵاتان بەبێ یاسا و بەبێ پەرلەمان چەندە کۆمەڵگەی نێودەوڵەتی مامەڵە لەگەڵ بڕیاری بەشێک لە لایەنە سیاسیەکاندا دەکات یاخود مامەڵە لەگەڵ دامەزراوە دەستوری و نیشتیمانیەکانی ئێمە دەکات هەروەها دەمانەوێت ئەوەش بخێنە ڕوو دەوڵەت چۆن دروست دەکرێت پایەکانی چین و چۆن پایەکانی دەوڵەت بەهێز بکرێن و پایەی بەهێز بۆ دەوڵەت دابمەزرێت سەرەتا ئەو دەوڵەتەی کە ئێمە خەونی پێوە دەبینین دەبێت چ دەوڵەتێک بێت کێ دای بمەزرێنێت و چۆن دروست بکرێت چۆن سیستەمێک چۆن دەوڵەتێک دروست بکرێت کە دەوڵەتێکی خاوەن شەرافەت و چاکەکار بێت کە ڕێزی ئینسانەکانی بگرێت و داهاتی بۆ ئینسانەکان بێت و خزمەتی خەڵک بکات بە یەکسانی و هەروەها کەرامەتی ئینسانەکانی تێدا پارێزراو بێت و یاسا سەروەر بێت و هەمووان لە بەردەم یاسادا یەکسان بن بەڕێزان ئەم تەوەرە لەگەڵ هەردوو بەڕێز دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای کۆلیژی یاسا و پسپۆڕ یاسایی دەستوری و هەروەها بەڕێز مامۆستا ئاسۆ حەمەشین مامۆستای کۆلیژی یاسا و پسپۆڕ یاسایی ئیداری تاوتۆ دەکەین بەڕێزان هەردوو لا بەخێر بێن دکتۆر شۆڕش سەرتا لە بەڕێستەوە دەست پێ دەکەم ڕێفراندۆمێکی قانونی معقول بەبێ گرفتی قانونی چۆن ئەنجام دەدرێت؟ بەڵێ سپاس بۆ تۆ سپاس بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵەکەتان ڕێفراندۆم ئەگەر ئەنجام بدرێت بۆ هەرێمی کوردستان کە بەپێی دەستوری عراقی واتەکە وەسیقەیەکی قانونیە هەرێمێکی فیدراالی ناوە دەوڵەتە ئایا چۆن دەبێت ئەساسی قانونی طبعا لە ناو هەموو دەستوری وڵاتە فیدراالیەکانی دنیادا شتێک نەبووە نەسێک نییە کە باز لە جیابوونەوە بکە باز لە جیابوونەوەی ئەم هەرێمانە بکات هەرێمەکانی ناودەوڵەتی فیدراالی بکات لە دەوڵەتی فیدراالی تەنیا لە دەستوری یەکێتی سۆڤێتی جاران هەبوو کە ئەویش خۆی سیستەمێکی دیکتاتۆری بوو بە هیچ شێوەیەک مەجای جیابوونەوەی نەدەدا بەکردەوەنا بۆیە لە زۆر وڵاتە فیدراالیەکان ئەو وڵاتانەی کە دیموکراتی تێدا سەقامژێر نییە پەنا دەبرێتە بەر شێوازی تر شێوازی ناقانونی بۆ جیابوونەوە بەپێی بارودۆخی وڵاتەکە بۆ نمونە مەسەن لە یەکەم وڵاتی فیدراالی دنیا کە ئەمریکایە لەوێ هەوڵی جیابوونەوە درا بە توندوتیژی مەسەن کە ویلایەتەکانی جنوبی ویستیان ویلایەتەکانی خواروی ئەمریکا ویستیان جیابنەوە و شەڕی ئاهلی دروست بوو لە ساڵی 1960 تا 1965 هەروە لە سویسرا کە ئەویش وڵاتێکی فیدراالی کۆنە لە سەدەکانی لە ناوەڕاستی سەدەی 19 سەدەی 19 لەوێ بە هەمان شێوە لە زۆر وڵاتی تر بەڵام لە هەندێک وڵاتی تر مەسەن دەبینی بە ئاشتی ئیشەکە کراوە بۆ نمونە سنغافۆرە بە ئاشتی زیابوویەوە لە مالیزیە بەنگلادێش بە شەڕ زیابوویەوە مەسەن لە پاکستان ئێمە لە دەستوری عراقی شتێک نییە کە ڕێگەمان بدا باسی ئەوەی کردێت کە ئێمە بۆمان هەیە زیابینەوە هەر چەندە یەک دوو مادە هەیە بە زمنی بە شاراوەی یعنی بە مەفهومی مخالیفی و ئاماژە دەکات کە ئەگەر بێت و التیزام بە دەستوری عراقی نەکرێ دەکرێت پارچەی خاچی عراق نەپارێزرێ واتە پێکاتەکانی بتوانن زیابنەوە بەڵام لە هەموو وڵاتانی فیدراالی یا غیری فیدراالیش ئەگەر هەرێمێک یا پێکاتەیەک بێوێ زیابێتەوە ئەمە زیاتر ئەگەر بێوە بە شێوەیەکی ئاسایی و یاسایی زیابێتەوە دەبێت بە ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی ناوەند زیابێتەوە چکە لەو زیابوونەوەیە ئەگەر بە ئاشتی نەبێ دەوڵەتانی دەرەوە تەدەخل ناکەن واتە قانونی نێودەوڵەتی ڕێگە ناگرێتەوەی کە تۆ جیابیەوە هەروەها ڕێگەشەوە ناگرێت کە دەوڵەتەکە ئەگەر بێت و سەرکوتی بزوتنەوەی کەی تۆ بکا کە دەتەوێت زیابیەوە بەڵام لە هەموو حالەتەکاندا قانونی دەولی وڵاتانی دنیاش تەعامل لەگەڵ نەتیجەی نیزاعەکە دەکەن دەگاتە کوێ ئایا کورد لێرە بۆ بارودۆخی خۆیەوە کە ئەگەر بە ڕێکەوتن نەبێ لەگەڵ بەغدا بە شێوازی توندوتیژی یانی یەکلایەنە ئایا کە بڕیاردا بڕیارێکی گونجاوە دروستە بە بۆ سووری من یعنی ئەمە بڕیارێکە کە پێویستی بەوە ڕێکەوتن هەیە لەگەڵ بەغدا بە ئیتفاقیە لانی کەم ئەگەر ئەوەش نەبێت تۆ دەبێ بەرەی ناوخۆت هێز خۆت ناوخۆدا ئامادە کردبێ بۆی کەوە بەرەو ئەو بڕیارە بڕووی کەواتە ڕێفراندۆمی یاسایی ڕێفراندۆ بۆی بە پرۆسەیەکی یاسایی و بێگرفت و سەلامەت بەڕێوە بچێت هەنگاوی یەکەم دەبێت لە بەغداوە دەست پێ بکات نەک لە پەرلەمانی کوردستانەوە دەبێت لەگەڵ عراق تۆ ڕێکەوتن دەبێت بۆ نمونە باشووری سوودان زیابووەوە لەسەر ئەنجامی اتفاقی کە ساڵی 2005 کرا لە بینی حکوومەتەکە و بزوتنەوەی ڕزگاری خوازی جنوبی سوودان کرا ئەگەر بەڕێکەوتن نەبێ یان ناخۆشی لێ دەکەوێتەوە کە ناخۆشی لێ دەکەوێتەوە ئیتر ئەنجامی ناخۆشیەکە بە سبارێکدا دەکەوێتەوە ئەو دەبێتەوە تەحمولی بکەیت
بۆیە وڵاتانی کۆمەلگای نێودەوڵەتیش و نەتەوە یەکگرتوەکانیش تەعامل لەگەڵ دەرەنجامی سراعەکە دەکات نیزاعەکە دەکات ئەگەر تۆ توانیت لەو بارودۆخەدا بووی کەوە بەیانی ڕیفراندۆم بکەی و نەتیجەی ڕیفراندۆمەکەش بسەپێنی کاری پێ بکەی ئەمە کێشە نییە بەڵام ئەگەر ئەمە نەبێ یعنی ڕیفراندۆمەکە کردن و نەکردنی وەکو یەکە لە کەتەلۆنیا لەبەر ئەوەی ڕێککەوتن نەبوو لەگەڵ حکوومەتی ئیسپانیا حکوومەتی ناوەندی ئیسپانیا قانونیشیان دەرکرد ڕاپرسیشیان کرد بەڵام ڕاپرسیەکە هیچ کاریگەری نەبوو محکەمەی فیدرالی ئیسپانیا هەڵی وەشاندەوە بەڵام لەبەر ئەوەی لە سکۆتلەندە ئیتیفاق هەبوو لەگەڵ حکوومەتی ناوەند کەوا ڕێککەوتن لەسەر ئەوەی ئیسیفتا بکرێ بەڵام نەتیجەی ئیسیفتایەکە لە سکۆتلەندە بنسبەت بەریتانیا ڕێی پێدا بوو دەرەنجامی ئەوە نەبوو کە لە خزمەتی سکۆتلەند دەبێ ئەوانەی کە داوای زیابوونەوەیان دەکرد کەمتر بوون لەوانەی کە داوای مانەوەیان دەکرد کەمتر بوون بۆیە ئیسیفتایەکە دەرەنجامیی نەبوو بۆ نمونە مەسەن لە کەنەدا لە کەنەداش بە ئیتیفاق لەگەڵ حکوومەتی فیدرالی کەنەدا کویبیکەکان ئەمە سێم جارەکە ئیسیفتا دەکەن لە ساڵی 1992 ئیسیفتایان کرد بەڵام هەر سێزار جاری سێم بە فەرقێکی زۆر کەم ئەوانەی لەگەڵمانەوە بوون کەمتر بوون زیاتر بوون لەوەی کەوا لەوانەی کە لەگەڵ زیابوونەوە بوون لێرەدا یەکشت دەردەکەوێت تۆ مەسەن حکوومەتی فیدرالی هەموو دەوڵەتێکیش لەسەر ئەوە تا چەند سەقامگیری دیموکراتیەت دەکات لە وڵاتەکە بۆ نمونە مەسەن ئیسکۆتلەندیەکان نایانەوەی لە بەریتانیا جیابنەوە لەبەرەوەی کێشەیان نییە لەناو دەوڵەتە بە هەمان شێوە کوبیەکان بەڵام ئەگەر بەریتانیا یەک کەنەدا وڵاتێکی نادیموکراتی بووە حتمما زۆرینە لەگەڵ ئەوە دەبوو کە زیابێتەوە بۆیە ئێمە لە عێراق ڕاستە عێراق وڵاتێکی دیموکراتیە بەڵام بەداخەوە کە سیستەمی سیاسیش لە هەرێمی کوردستانیش لە 26 ساڵی ڕابردوودا دوورە لە بنەماکانی دیموکراتی کە ئەگەر دواتر بینە سەر دکتۆر پاڵپشتە یاسایەکانی ئەم ڕەفراندۆمە دەبێت چی بنیان دەبێت پشت بە چ بنەمایەکی قانونی ببەستێت لانی کەم تۆ ئەگەر بتەوێ ڕیفراندۆمیش بکەیت دەبێت لێرە لە لای مؤسساتە شەرعیەکان کە ئەوەی خەڵک دەنجی پێداوە خەڵی بشاردووە لە لای ئەوانەوە ئامادەکاری بۆ بکرێت ئەو یاسایە چکە ئەمە دەبێت بە یاسارێک بخرێت چکە تۆ ئێمە دەزانین زەنابەت پارێزەری هەموو شتێک لە وڵات بە یاسارێک دەخرێت لە عێراق یاسایەکمان هەیە یاسایی لەدایک بوون و مردووەکان واتە ئەوانەی دەژین و لەدایک دەبن و دەبرن بە قانون ژیانیان ڕێکخراوە تۆ پرۆسەیەکی وا گەورە چۆن دەتوانانی بەبێ قانون ئەنجام دەی بەبێ بوونی قانونێک کەوا ڕۆسێکی لەو زۆرە بە بڕیاری حکوومەت ناکرێت بە بڕیارێک بە تالیماتێک نەخێر ناکرێت ئەگەر بەو شێوەیە ئەنجامی بدەیت لە کاتێکدا تۆ مؤسساتی شەرعی تێ ئێمە لە ساڵی 91 باڵێ بەداخەوە ئێمە ئێستا وا هەرسوکۆت دەکەین لە هەرێمی کوردستان وەکو لە ساڵی 91 بیم گەڕاینەوە بۆش سەردەمی ئەوەی کە لە شاخەوە هاتن و شەرعێتیش پیاوی دەوترا شەرعێتی شۆڕژێری بەرەی کوردستانی بەرەی کوردستانی بڕیاریدا قانونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی دەکرد بە بڕیاری ژمارەیەکی ئەم قانونە ڕێخۆشکەر بوو بۆ ئەوی کە تۆ لە قۆناغێکی دەسەڵاتێکی واقعیەوە بێنە و دەسەڵاتێکی قانونی پاش 26 ساڵ تۆ دێری دەگەڕێیتەوە بۆ دەست ئەو دەسەڵاتە واقعیە لە کاتێکدا تۆ مؤسساتی تەمسیری خۆتێ لەلایەن خەڵکەوە دەنجی پێدراوە هەڵبژێردراوە بۆیە پێویستەکەوە ئەم پرۆسێ ئەگەر بشکرێ بەبێ گەڕانەوە بۆ بەغداج بکرێت دەبێت تۆ بە ڕەزامەندی ئەو مؤسساتانە بێت کە لەلایەن خەڵکەوە دەنجی پێدراوە ئەگەر ئەم مؤسساتانەش بایەخی قانونی خۆیان نییە ئەمە دەبێت تۆ ئەعلانیکەی ناکرێ ینی خۆڵ بکەیتە چاوی خەڵک مؤسسەت داناوە پەرلەمانە مەسرفی تێسوە لەسەر حسابی خەڵک حکوومەتە سەرۆکایەتی هەرێمە ئەمانە هەمووی مەسرفی تێسوە بەڵام قیمەتی نەبێت بێن چەند حیزبێک کۆبنەوە بڕیار لە مەسیری هەرێمی کوردستان بدەن لە کاتێکدا تۆ لە قانونی پەرلەمانی کوردستان لە مادەی 56 بڕگەی دوو دەڵێ پەرلەمان مەرجەعە بۆ بڕیاردان لە مەسەلە چارە نووسازەکانی هەرێمی کوردستان کەواتە پێویستە لە مەسەلەیەکی وادا بگەڕێنەوە بۆ پەرلەمان چیمان بۆ دەست خۆش دکتۆر شۆڕژمان ساس و دێمە لای بەڕێز لە ڕیفراندۆمێکی سەلامەت و تەندروست و قانونی چۆن دەکرێت بەڵێ بەناوی خۆی بەخشندۆ میهرەبان سڵاو ڕێزمان هەیە بۆ بیرەرانی بەڕێز و هەروەها دەستخۆشی لە جەنابتانەکەین بەڕاستی ڕیفراندۆم وکو جەنابی کاک دکتۆر مامۆسای بەڕێزمان باسی کرد کە لە شێوازێک لە شێوازەکانی جیابوونەوەی ئارزومەندانە کە پێی دەوترێت لە دەوڵەتەکاندا بە تایبەتی بۆ ئەو میلەتانەی ئەو نەتەوانەی کەوا وا پیشان ئەدرێن کەمینن یاخود ئەیانەوێ ئارزووی سەربەخۆیان هەیە دیارە هیچ نەتەوەیەک لە دنیاە نییە لە دنیاە نەتەوەیەک نییە ناوی نەتەوە بێ و ئارزووی جیابوونەوە و خود مختاری و سەربەخۆی نەکە ئەمە حقیقەتێکە بەڵام ئەو بارودۆخ و زروفەی کە وڵاتەکە دەیڕەخسێنێ وهروەها ئەو ناوچەیەکەوە ئەو میلەتە تێدا دەژی هەمووی تەسیر و کاریگەری هەیە لەوەی کە ئایا ئێمە بڕیار بدەین کە ڕیفراندۆمێکی سەلامەت ئەنجام ئەدەین یان ڕیفراندۆمێکی
ناسەلامەت ئەنجامەدەین. ڕیفراندۆمێک ئەگەر بێت و بەڕاستی لە یەکێک لە وەسیلە سەرکەوتوەکانی سربەخۆی بوون بریتێ لە ڕیفراندۆم کە دەربڕی ڕای ڕاستەقینەی سەرجەم تاکەکانی ئەو ناوچە و دەڤەرە بن بەتایبەت لەو کوهرێمی کوردستان ئێمە ئەگەر تەماشا بکەین ژماری هاوڵاتیەکانمان هێندە زۆر نین کەوا بڵێن نتوانین یان مستحیل بە ڕاپرسێکە لە ئاستی دەنگی ئەوانە بکەین. دووەمیش لە هەموو شتێک مهمتر ئەو تەبایەیە کە بەڕاستی ئەبێ لایەنە سیاسەکانی کوردستان و هەروەها ئەوانی کە لە ئاستی کوردستان و لە دەروی کوردستانی بەڕاستی پشگیری کوردن ئەخەمی ئەوەیانە و لایەن مەبەستەکە بە یەکدەنگی و بە یەکڕەنگی هەموو لایەکمان بەشدار بین لەم ڕاپرسیە. بەڵام ڕاپرسیە کە تەنها ویستی کەسێک بێ و تاقیکردنەوەی ئەخیر کارتی میلەتی کورد بێ بەرامبەر بە حکوومەتی عێراق تۆزێک زەحمەتە بەڕاستی بڵین ڕیفراندۆمێکی یاسایی سەرکەوتوو دروستە بێ. ئەبێ ئێمە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانمان ئەو بێ کە ئەم ڕیفراندۆمە ئەنجامەدرێ لە کۆتاییدا ئەگەر میلەتی ژووتی بەڵێ ئایا دەسەڵاتی سیاسی کوردستان جورئەتی ئەوە ئەکا لەژێر هەڕەشەی وڵاتانی دیکە پەشیمان نەبێتەوە ڕێز لە نەتیجە و دەرەنجامی ئەو ڕاپرسێ بکە میلەتەکەمان دەنگی واتە کاتێک سەلامەتە بێکە هەموو لایەکمان بەشدار بینتیایە و بە موئسساتی بکرێ و هەروەها بە یاسا بکرێ و هەروەها ڕێزی ڕاستەقینە لە ئیرادەی ئەو میلەتەی خۆمان بگیرێ. باش ئەو مەترسانی کە تۆ ئێستا باسی کرد بۆم ڕیفراندۆمی کە بۆ جۆرە قەراری لێ دەدرێ ئەگەر دامەزراوی دەستوری ئەگەر پەرلەمانی کوردستان بڕیار بدات ئەگەر لایەنە سیاسیەکان ئەو باسی کرد هەمووی پشتگیری ڕیفراندۆم کات ئیدی خاڵی ئەبێ لە مەترسی؟ نەخێر خاڵی نابێت لە مەترسی وەکو باسم کرد بەڵکو مەترسیەکانی کەمترە بن. بۆ نمونە ئەگەر ئێمە تەماشا بکەین تۆ لە هەموو کاتێکا لە هەموو شۆڕشەکانی گەلی کورداوە هەموو ئەوانی کەوا پێ ئەوترا خەباتی ڕزگاری خوازی کورد بە درێژایی مێژوو لە هەر 4 پارچە یا 5 پارچێکی کوردستان بینیمانە کە کاتێک ڕکابەری و ناکۆکی دروست بوو بێ شۆڕشەکانیان یان قوربانەکانن بەڕاستی نەگەیشتۆتە جێگەی ئامانجی خۆی. بۆیە ئێمە گەر یەکەم شت لە ناو خۆمانە بەو تەبایە بڕۆین لە ئاستی نەودەوڵەتیش ڕێزێکی زیاتر بەڕاستی و هەتا لە ئاستی حکوومەتی عێراقیش ئێستا گەر تۆ تەماشا بکەی سەیری ئەوساتی عێراقی بکەیت هەتا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ئەندامانی پەرلەمانی عێراق لە وتەبێژی ڕاستمی و ڕاستەوخۆی حکوومەتی عێراقی کە بە شێوەیەکی گاڵتەجاری باز پرسی ڕیفراندۆمی کوردستانەکە بۆ لەبەر ئەو تەقسیم بوونەیە ئەو جوداخوازیەیە کە لە نێوان لایەنەکانی کوردستانە هەیە کە نەمانتوانی و بە شێوەیەکی یەک لایەنە بڵین ئەم حاڵەتەمان ئێمە ئەتوانین بەرینە سەر. باش بۆیە مەترسی ترمان هەیە بەتاکید مەترسی ئەومانەیە کە وڵاتانی ئیقلیمی و وڵاتانی دراوسێ بە هەمان شێوە کاریگەریەکی ڕاستەوخۆیان هەبێت لەسەر ئەنجامی ڕاپرسیەکە. تۆ چۆن مەسەڵی پاڵپشتی قانونی بە گرنگە بینی چۆن لە باخی بنەمای قانونی ئەڕوانی وە ڕیفراندۆم؟ دیارە بڕیاردان لە مەسلەی ڕاپرسی بە بێیاسا وەکو ئەوەیە کەوا تۆ کارێک ئەنجام بدەی و هەروەها بتەوێت نەشتەرگەریەکی زۆر قورس ئەنجام بدەی بەڵام دکتۆرێکی ناپسپۆر بۆت ئەنجام بدە. لەبەر ئەوە موئسساتێکی شەرعی و گرنگ کە پێویستەکە لەم پرسیار دەوری هەبێ وەکو لە بڕیاری ساڵی 2005 پەرلەمانی کوردستانە هاتۆ ئێمە گەڕینەوە تەماشاکەین وەکو یاسا نیمانە بڵێ پەرلەمانی کوردستان مەرجع بۆ ئەوەی کە ڕاپرسیمان بۆ یەکلاکاتەوە بەڵام وەکو کاک دکتۆر فەرمووی لە ساڵی 2005 ئێمە بڕیارێکمانێ لە پەرلەمانی کوردستان دەرچووە کە لێ پەرلەمانی کوردستان مەرجع بۆ هەموو ئەو کارە چارە نووسازانەی کە لە کوردستانە ئەبێ بکرێ. باشە لە ڕاپرسی چارە نووساسترە بێت چی بێ؟ شتێکی ترمانەیە بەو شێوەیە کە بڵێن ئێمە ڕاپرسیەکی چارە نووسازی دەرەجەیەک و ممتاز باش ئەنجام ئەدەین بەبێ ئەوەی کە یاسا و سەنەدێکی یاساییمان هەبێ. بۆیە زۆر زۆر گرنگە دەرکردنی یاسایەک بۆ ئەم بارودۆخە بەم بابەتە و هەروەها بە فەرمانی بەڕاستی سوڵتەی تەنفیزی یاخود تعلیماتێک ناتوانین ئێمە بڵێن وەڵام ئەم ڕاپرسیە بەو شێوە سەرکەوتووە بێ بەڵکو ئەبێ هەموو موئسساتە شەرعیەکان لە سەرۆکایەتی ئەگەر پەرلەمان کارا بکرێتەوە سەرۆکایەتەکەی و هەروە سەرۆکایەتی حکوومەت و سوڵتەی سەرۆکایەتی هەرێم کە ئێستا کێشەی شەرعیەتی هەیە بەڕاستی کێشەی جدیەتی شەرعیەتی هەیە هەر سێلایەن بەشدار بوونایە بەڵام ئێستا ئەوەی کە هەیە پەرلەمان و حکوومەت دەتوانن بەشدار بن ئەتوانن بە شێوازێک لە شێوازەکان تەنسیقە بێ لە ڕێی دەرکردنی یاسایە کە پەرلەمان پێی هەڵەسێ قورسایی قانونی ڕیفراندۆم لەسەر ئاستی وڵاتان لەسەر ئاستی نێودەوڵەتی چەندە ینی چۆن دەبێت ئەگەر ئەو ڕیفراندۆمە بنەمای قانونی نەبێت؟ بە تەکید وڵاتانی زلهێز و وڵاتانی ئاستی نێودەوڵەتی ئەگەر تەماشا بکەین کاتێک اعتراف بە ڕیفراندۆمێکەکەن کە سوقل و بەرجەستەبوون و حقیقەتێکی واقعی هەبێ. ئێستا تۆ تەماشا بکە ئەمریکا وڵاتانی زلهێز بە ئاسانی ناچنە ژێر هەندێک بارەوە و هەندێک باج بدەن لە کاتێکا کە
ئیشەکەی تۆیان وەکو کارتۆنی بێتە بەرچاو بۆیە بە حەقیقەت ئەگەر بزانن زۆر بە شێوازێکی گرنگ و هەڵقوڵاو لە ناخی میلەتەکەوە و ڕێی هەموو لایەنەکانی تێدایە کاریگەری زیاترە لەوەی کە حەقیقەتەن ئەوانیش ئەترافی زیاتر پێ بکەن بەڵام لە پاڵ هەموو ئەمانەشا بە تاکید ڕەزامەندی بەغدا هەرچەنە ئێمە ئەڵێن بە ڕەزامەندی جیابوونەوە بەڵام ئەم بە ڕەزامەندی جیابوونەوە تۆزێک قورسە ینی کەم وڵاتەیە لە ئاستی عالەمەوە لە ئاستی واقعیشا بۆمان دەرکەوت بێکەوە خۆیان حەسکەن هەرێمێک یان جوزئێک لەوان جیا ببێتەوە هەندێک بە ساویلکەیی بەڕاستی لەم لاولا ئەبیستین قسێک ئەوترێ ئەو وڵاتانی دراوسێ وڵاتانی ئاستی نێودوڵەتی لە ئاستی ئەو پێشببینی ئێمەیە بوونکەوە کاردانەوەی قورسیان نەبوو بۆ مەسلەی ڕیفراندوم لە کاتێک ئێمە ناتوانین بیکەنە خاڵی ئەساسی بڵین مانای وایە ئەوان ڕازین لەبەرەوەی ئەوان تا ئێستا لەوانەیە بە حاڵەتێکی زۆر سادەی ببینن ووا حەز بکەن وای بخوێننەوە شارەزان و خەبیرن پسپۆڕن کەوا ئەم مەسلەی ڕاپرسی هەرێمی کوردستانە تا ئێستا قاڵبێکی زۆر جددی نەگرتوۆتە بەر دووەمیش من بۆ ئەوەی ئەگەڕمەوە لەوانەیە کارەسات و کاریگەری تەسیری وڵاتانی دیکەمان لەسەر بێ ینی لەوانەیەک بە هەڕەشەیەکی زۆر تۆزێک جددی ئەو بەڕێزانی کە بڕیاری ڕاپرسیان داوە لەوانەیە پەشیمان ببنەوە لەو بڕیاریکە دەستخۆش دکتۆر شۆژ باسی نمونەی کەتەلۆنیان کرد کە لە محکەمەی فدراڵی هەڵیوەشانێتەوە ڕاپرسێک و جیابوونەوەکە هیچ مەترسیەکەیە محکەمەی فدراڵی عێراق هەمان کار بکات خۆی تا ئێستا تۆ پارچەیەکی لە دەستوری عراق ینی بەشێکی لە عراقی فیدرالی و خۆشت ئیمزال لەسەر ئەو دەستورە کردو لە سەری ڕازی بووی دەنگیشی لەسەرداوە و نەکرد دەنگ لەسارداوە ئیشت بۆ کردوەکەوە خەڵک هەم بدەیت تا دەنجی پێبدا بە بەڵێ کەواتە تۆ تا ئێستا بەشێکی کەواتە دەبێت ملتەزیم بێ بە دەستورەکە بۆی کە لە دەستوردا هاتووە ئیتر ئەگەر ئەم وڵاتە حکومەتی ناوەند حکومەتی فیدرالی کە لە بەغدایە ڕازی نەبێ ینی وەکو پێویستنێتە پێشەوە بۆ جێبەجێکردنی بەندەکانی دەستورەکە ئەوەی پەیوەندی بە بەرژەوەندەکانی تۆ هەیە ئەوە تۆ دەبێت کاری جددی لەسەر ئەوە بکەی بۆ نمونە مەسەن ئێمە مادەی 140 تا ئێستا لە 2005ەوە چوارەوە تا ئێستا کە قانونی ئیداری دەوڵەت دەرچووە ئێمە خۆمان کەمتر خەبوون کە هەوڵی جێبەجێکردیمانەداوە کێشەکەمان بەرز نەکردوێتەوە وامان لێ نەکردوەکەوا بە نێودەوڵەتی بکەین لە سنووری عراقیشی بەرینێ دەرێن نەکرد بە نێودەوڵەتیمان نەکردووە بەڵکو وەکو لەسەر ئاستی عراقی وەکو پێویست ئیشمان بۆ نەکردووە بۆیە کاتێک کە تۆ ملتەزیمی بەو دەستورە و هیچ شتێک لە دەستورەکە ڕێگەر نەدایەتی تۆ دەبێت پەنا بۆ واتە مەزار نییە لە قانون پشتوانێکی قانون یەکەواتە واقعەکە دەبێ واقعەکە بخوێنەوە ئایا واقعەکە تا چەند لە خزمەتی تۆیە واقعی ناوخۆی خۆت ناوخۆی عراق هەروەها دەوروبەرەکەت و وڵاتانی دنیاش تا چەند چکە مەسەن کەتەلۆنیا لەبەرەوەی حکومەتی ناوەندەکە ڕازی نەبوو بەڵام ئسکۆتلەندا بەریتانیا ڕازی بوو ئەگەر ئیسفتایەکە سەر بگرێ تەیموری ڕۆژهەڵات بە ژێر سەرپەرشتی نەتەوە یەکگرتوەکان کرا لە 1990 لە ڕووی واقعی و عێراق دەتوانێت لەم پەر دروست بکات بەڵێ دەتوانێت لەم پەر دروست بکات لەبەرەوەی تۆ تا ئێستا بەشێکی لەم وڵاتە ئەمجا بێزگەلەوە ئەو وڵاتانەی تریش کە لە دەوری پشتی تۆن کوردیان بەسەردا بەشکردو ئەوانیش بێگومانکەوە هەموو ئەو وڵاتانە لەسەر هەموو شتێک ئەگەر ناکۆک بوون لەسەر مشکلی تۆ لەسەر ئەوەی کە تۆ هیچ نەبێ و نەگەی بە هیچ متفقین ئێمە کە لە کاتێکدا ئەو قسانە دەکەین بۆ ئاراستەیەکەوە ڕفراندۆم بۆ شێوەیە نەکرێمانای ئەوە نیەکەوە دژی خواستی میلەتەکەی خۆمان بین بەڵکو ئێمە ئەوە ساڵەهایە خەڵک خوێن دەڕێژێ لە پێناوی سەربەخۆی و ڕزگاری کوردستان بەڵام نەک بەم شێوازەی کە بەم شێوەیە بێزارێکتر ئێمە بکەوینەوە نەهامەتی چکە ئێمە بەم سەکردایەتیمان دیتووە لە نەهامەتیەکان میلەتەکەی خۆیان بەجێ هێشتووە لە نەهامەتیەکان لە ئەو مێژوشمان شایەدا بۆیە یعنی بڕیاردانێکی وا پێویستی بە خۆ ئامادەکردنا پێویستی بە وردبوونەوەیە لەسەر هەموو ئاستەکان بۆ ئێمە جارێکتر تووشی هەڵە نەبین تۆ سیر کە مەسەن ئەمە دوو ماوەیەکی زۆرە دوسێ ساڵە بە ئەزمەیەکیانە وڵاتە دروست کردووەکەوە وان لە خەڵک کردووە باوەڕی ینی بێز دەکروبوونی خۆشی بکاتەوە لەگەڵ ڕێزم لەسەرەوە دەمەوە لێ پرسیندوی کە شۆڕژ یعنی چەندە گرنگە پێش ئەنجامدانی عملیەکی وا گرنگ ئامادەسازی ناوخۆیی بکرێت وە فعلا خەڵک موقنعی بکرێت خەڵک باوەڕ پێ بهێنرێت کە لە دەستێکی ئەمیندایە گەبڕیا لە سارنووسی خۆی بدات من وتم ئێستا مەسەلەکە گەڕاینەوەتەوە سەردەمی عقليتي الشاخ وسردمي الشاخ وأوي بيدا وتر الشرع دصلاتي واقعي سردمي حزب كان مؤسسات كمان هموي بلاوناوا حزب كان كود ابن وبريار دن لسر أوي برلمان كارا بكريتوي عنا برلمان بدنجي خلق دان دوس كراوة سون دبي إما فاشي 26 صار لحكمراني بقينا أوي كواب مؤسسات كمان لسر مزاجي حزب كان كارا بكريتوي يا بق بخري بداخو يعني كتو يعني بوي رجبيني لو دصلاته لو شوازة حكمرانية
دوایی تۆ دێی ڕیفراندۆم دەکەی ڕیفراندۆم مانای گەڕانەوەی بۆ ڕای گەل پرس بە خەڵک دەکەی لە کاتێکدا تۆ ئیرادەی گەلت پێشێل کردووە ئیرادەی گەل پێشێل کراوە لەم هەرێمەی ئێمە لە بەرەوەی پەرلەمان بە هەموو سلبیاتەکانی کە من زۆر تێبینیم لەسەر ئەدای پەرلەمان و هینیە بەڵام دەستگایەکە کە نوێنەرایەتی خەڵک دەکات ئیرادی تەمسیری ئیرادەی خەڵک دەکات تۆ ئەم نوێنەرایەتی ئیرادەی خەڵکت پێشێل کرد ئەی قیمەتی ڕیفراندۆمێک چێ بەیانی دەگەڕێەوە بۆ ئیرادەی گەل کەواتە مەسەلەکان هەمووی تەواوکەری یەکترن تا تۆ لەسەر بنەمایەکی دیموکراتی حکمی ئەم وڵاتە دانەمەزرێنی نەگەڕێەوە بۆ بنادما دیموکراتەکان دوور لە وەی کەوە هەموو شتێک لە پێناو بەرژەوەندی حیزبی و بەرژەوەندی بنەماڵەیی بێ ممکن نیە تۆ باز لە قانون بکەی بەداخەوە کێشەی ئەم وڵاتانەی ئێمە و وڵاتی ئێمە وڵاتانی تریش وەکو ئێمە کێشەکە مەسەلەی قانون نەبوونی سەروەری یاسایە بنەماڵە زاڵە بەسەر قانون حیزب زاڵە بەسەر قانون ئەگەر حیزب زاڵ نەبێ لەسەر قانون کۆمەڵێک حیزب کۆنابنەوە بڕیار لەوە بدەن وڵا پەرلەمان هەوڵ بدەین پەرلەمان کارە بکرێتەوە نەخێر دەبێت ئەمان گوێ لە پەرلەمان بگرن ئەمان ئینتیزاری بڕیاری پەرلەمان بکەن دەبێت ئەوەی کە ئەوان قسەیان لەسەر کرد بۆ ڕیفراندۆم دەبووە لە پەرلەمانەوە ئەو بڕیارە دەرچوو بە هاوکاری دەسەڵاتەکانی تر بۆیە زۆر گرنگە کە تۆ ئێستا بۆ ئەم پرۆسەیە مراعاتی وەزع نێودەولەیەکە بکەی مراعاتی وەزعی خۆش بکەیت چکە ممکن نییە خەڵکی کوردستان ئامادە بێ لەو بارودۆخە لە کاتێکدا لە خراپترین دۆخ ژیان بەڕێ دەکا ئامادە بێ بۆ تۆ بڵێ دەنگ دەدەم مڕعات بکرێت تەوقیتەکەی دوا بخرێت یا خۆت ئامادەسازی تۆ دەبێ بگەڕێت بیدێ دەست پێ بکەوە ژیانی خەڵک چاکەی لەسەر ئەساسی لە ڕووی ئاپوریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی فەرهەنگیەوەمانە چاکەی هەموو ئەستاتەکەمان بەرەو دارمان دەڕوە لە سایە ئەم حکومڕانیەتە شکست خواردی کە 26 ساڵە ئێمە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە دەگەڕێنەوە کە تۆ ئەمەنەکەی بەیانی ڕیفراندۆمیش بکەیت تەنها شتێکی شکلیە لەوانەیە نیوەی خەڵک لەگەڵ نەبێ دەنگ بە نەخێر بدا نیوەشی دەنگ بە بەڵێ بدا دەبێتە سیراعێکی ناوخۆیی و ئەم ڕیفراندۆمەش تەنها ڕیفرانە وەکو ئیسلیبیانێکە نەکە ڕیفراندۆمێکی ڕاوێژکاری ینی ئەوەی پێی دەوتری ڕاوێژکاری هیچ قووەتێکی قانونی نییە بەیانی مەسەن بتوانی تۆ کەسی پێ ناچار بکەی ئەگەر تۆ ئەمان قسە دەکەن لەسەر ئەوەی کە ئێمە ئەگەر نەتیجەی ئەم ڕیفراندۆمە باش بێ وەسیلەیەک دەبێت بۆ زەخل لەسەر بەغدا نەخێر زەخل لەسەر بەغدا بەوە نابێت تەنها بە شتێکی شکلی هەنگاوێکی قانونی شکلی کە ڕیفراندۆم دەکەی بەڵکو زەخل بەوە دەبێت کە تۆ بێت زەپەی ناوە خۆتدا بەهێزکەی کە تۆ بێ یەکدەنگبی لە بەغدا لە هەرێمی کوردستان یەکدەنگبی خەڵکە ناچار نەبێ ئەمڕۆ پەنا بەرێ بۆ هەندەرانیا سێ بۆ بەغدا ئێمە لادمانە مەسەن لە کاتی خۆپێشاندەکەنەکان دەیان خەڵک لێرە هاواری دەکرد ئەبادی واتە بگەڕێنەوە حکومەتی عراقی ئێستا ئەگەر حکومەتی عراقی ڕێ بدا مەسەن فەرمانبەری ئێرە بچێتە نەقل بێ بە ئاسایی بچێ لەوێ نیوەی فەرمانبەری هەرێمی کوردستان دەڕوا بۆ منتیقی عراقی کەواتە تۆ پێویستت بەوەیە بەرەی ناوخۆ هەموو شتێکی تا بەرەی ناوخۆت بەهێز نەکەی دانەمەزرێنی ممکن نیە بتوانێت هەنگاوێکی سەرکەوتو لەو بۆ ئاقارەدا بنێ بۆیە پێویستت بەوەیەکەوە دووبارە پێداچیەوە بگەڕێەوە موئەسساتەکانی خۆت بەخۆیان بەداخەوە کە لێرەش مەسەن پەرلەمانیش ئەگەر بێت و بەیانی حیزبەکان بڕیاریاندا پەرلەمان کارا بکرێتەوە زۆر بەداخەوە ئەگەر ئەم پەرلانەمانە ئەندامەکانی لەگەڵ ڕێزم بۆیان بستنەوە سەرکار بەڕاستی پێویستە هەمویان دەست لە کارکێشنەوە لەبەر ئەوەی ناکرێ مەسەن پەرلەمان کەمێنەری خەڵکە بە مێزاجی حیزب پەک بخرێ و بەکار بکەوێتەوە دێمەوە لای بەڕێزە دەست خۆ تۆ شۆڕش ڕیفراندۆمێک ئەگەر بۆ سەربەخۆیی نەبێت یا خودۆک باز دەکرێت بۆ کارت و تەعامل بێ لەگەڵ وڵاتان و لەگەڵ بەغداد کاریگەری خراپی چی دەبێت لە ئاستی وڵاتانیا خو چەند گرنگە دوای ئەوەی تر عملی سەربەخۆی دەست پێ بکات خۆی بەڕاستی خوێندنەوەی ئەو نیەتەیە کە لە ئەو بەڕێزانی کە لە کوردستانە بڕیاریان داوە کە ڕاپرسی ئەنجام بدرێ و ناوی سوڵتەی سیاسی لە هەرێمی کوردستانی عێراقا دیارە خوێندنەوەی نیەتەکە ئێستا من تەسەورم وایە تقریبا لە بەغدا ئەو نیەتە خوێندراوەتەوە کە ئەمە ئەخیر کارتی فشاری میلەتی کووردە و سەرکردایەتی سیاسی بەشێک لە سەرکردایەتی سیاسی کووردە دژی بەغا بەکاری هێنێ ئەگینا بۆیە بەغدا بۆ ساردی و سڕێ تەعاملەکە ئەگەر تۆ تەماشا بکەی بەلایەوە زۆر جددی نیە لای مەبەز نیە لە کاتێکا کە لە ساڵانی سەرەتای 2023 بوو ترایە کورد سەربەخۆیی ئەوێ جیابێتەوە لە دەسەڵاتی سیاسی لە بەغداد ئەبۆیە سەدمەیەکی گەورە لە ئەوساتی سیاسی عێراقا بەڵام ئێستا بە شێوەیەکی زۆر ئاسایی تەماشا کراوە من تەسەورم وایە هەم عێراق هەم وڵاتانی دیکە و هەم وڵاتانی جیهانیش بەڕاستی لە ئاسی نێودەوڵەتیشا سەیری ئەو نیەتەی هەرێمی کوردستانی عێراقەکەن کە تا چەند جددیە ئیشەکە بە جددی نابینن بۆیە بە عەسابێکی ساردەوە تەعامل من تەسەورم وایە لەبەرەوەی تەماشاکەن ئەم 3-4 مانگە چ ئەگوزەرێ تا ئەو مودەی کە دیاری کراوە ماوەیەکی زۆری ماوە کاتی خۆی
قازی محەممەد ڕەحمەتی خوای لێبێ کە ویستی کۆماری کوردستان دروست بکە ئەو بکە ئەو بوو وای لێ هات کە هەم شۆڕشە پیرۆزەکەشی لە ناوچوو هەروەها هەم بۆی ئەوەی کە نەکسەیەکی زۆر گەورە بەسەر میلەتی کوردەوە کە تا ئێسش لە تاریخی ئەمەی خوێنین و بە تیاچوونی ئەو سەرکردە بە ڕێزە و چەندین هاوڕێی خەباتکار و تێکۆشەری بە ڕێزیان کۆتایی پێهات بەداخەوە ئەمە ئێمە ترسمان هەیە کە ئەم پرۆسە سەریعی کە میلەتی کورد لە پڕا ئەم بڕیارە بدا و هەروەها کۆمەڵێک لە سەرکردایەتی سیاسی کورد ئەم بڕیارە بدەن بە نەتیجە عاقبەتێکی خراپی هەبێ بۆ سەر میلەتی کورد لە کاتێکە ئەگەر نەمانتوانی ئەو ئامانجانی کە ئەمانەوە بیهێنە دی بۆیە زۆر من بە ئەسەفی ئەبینم کە بەو شێوەیە بیر لەوە بکرێتەوە کە ڕیفراندۆم تەنها ویستێکی تاکە کەسی بێ بڵێ ئیلا من ئەبێ ڕای بگەێنم یا قسەیەکە کردومە لە چەند مەحفەلێکا و ئەبێ بیهێنمە دی ئەمە پێویست بەوە ئەکا ئێمە لە هەموو ڕوانگەکانەوە ئەم لایەنە بخوێنینەوە چکە بەڕێزان ئێمە ئەزانین بە حەقیقەت ئەگەر تەماشا بکەین ڕیفراندۆم واتە فتوایە تۆ داوای فتوا لە میلەتەکەی بەڕاستی فتواش داوا لە خەڵکی برسی و خەڵکی ڕەشوڕوود ناکرێت لە کاتێکا کە وەزعی خەڵک و گوزەرانی خەڵک باش نەبێ ژیانی خەڵک باش نەبێ ئەو خەڵکەش ناتوانێت بەو شێوەیەک بەڕاستی بڕیار لەسەر ئەوە باکە تۆ بە برا گەورە ببینە جارێکی تر وهروەها لە کاتێکا کە ئێستا تۆ نتوانیوە ژیانێکی فەراهەم و خۆشگوزەرانی بۆ بنیاد بنەی ئامادەنیە ئەو نظام و سیستەمێکی دەوڵەتداری هەمیشەی بداتە دەستی تۆ بۆیە پرۆسەکە وای ئەبینم پرۆسەیەکی ڕێکەوتن خوازیە لە نێوان هەم سەرکردایەتیەکانمانە و هەم میلەتی کوردیشە بە حەقیقەت ئەمە ئەگەری زۆری هەیە کە بەم شێوەیە میلەتی کورد نایاتە دەست کە ویستی ئەوانی ماوەساس و قسەیەکەیە دەوتێ ڕیفراندۆم قسەی کۆتاییە بۆەوەی کە گەل قسەی کۆتایی خۆی بکات بڕیاری کۆتایی خۆی بدات ئەگەر دوای ئەم قسە کۆتاییە هەنگاوی کۆتایی نەندرێت یاخۆ هەنگاوی عملی نەندرێت لە ئاستی وڵاتان چ کاریگەریەکی دەمێنێت بیان چ کاریگەریکی نەرێنی دەبێت بەسەر و ڕێفراندۆمە بۆ دەنگی خەڵک خۆی قسەیەکی جوانە ینی ڕاپرسی ئیتر ئێمە ئەڵێن بریتە لەوەی کە سەروەری میلەت گەل بڕیاری خۆی دەدات بزەبت بەرجەستەکەری ئەوەیە کە میلەت سەروەرە بەڕاستی کاتێکە تۆ بە قسە ڕاپرسی ئەەکەی بەڵام وەک پێم وتی ڕاپرسی مەرجنیە سەر بەخۆی بەدوایە بێ یعنی تۆ داوا لە میلەتەکەی کە میلەت قسەی خۆی بکە بەڵام لە کۆتایە تۆ بە قسەی ئەو میلەتە ئەەکەی یان ئەوەی کە ئەو ویستێتی بۆیان دێنیتە دی بەڵێ میلەت دەبێت قسەی خۆی بکە ئەمڕۆ بێ بەیانی بەڵێ کرد بە زۆری نەگوتی بەڵێ چەند ساڵێکی دیکە بێ میلەتی کورد دەبێ ئەم بەڵێ هەر بکە بەڵام زروفەکە ئێستا بە گونجاو نازانین بارودۆخەکە ئێستا لەم حاڵی ئێستاە بەڕاستی بە گونجاو نازانین ئەوانەی کە ئیداری ئەم وڵاتە ئەکەن بەداخەوە ناتوانین بڵین توانای ئەویان هەیەکەوە دەوڵەتداریەکی سەلیم و ڕەشید ئەنجام بن ئەوەی کە هەمومان پێمان خۆشەوە پێی سەربەرزین ئەم مافی هەموو لایەکمانە و مافی میلەتی کووردە و هیچ کەسێکین کاری لەمە ناکە هەتا لە ئاسی قانونی نێودەوڵەتیش کاتێککە کۆسۆڤۆ جیابۆیەوە لە ساڵی 2008 لە سربیا کە 2,300,000 کەسە دانیشتوانەکەی یعنی خۆبەوە نییە دانیشتوان چەند بێ بەڵام لە کاتێکە سکاڵا کرا لە بەردەم محکەمەی لاهای بە نەسی سەریح لە نەسی قەرارەکە هێنای ئەڵێ جیابوونەوەی کۆسۆڤۆ مافێکی گەلی کۆسۆڤۆیە هیچ پێچەوانەیەکی نییە لەگەڵ بە ئێمە دەدات قانونی نێودەوڵەتی هیچ ئیشکالێک بۆ ئێمە دروست ناکات بۆ جیابوونەوە وەکو قانونی نێودەوڵەتی ئەگەر بە مەزاجی بەڕاستی زلهێزەکان لێک نەدرێتەوە نەخێر وازحە کە مافی چاری خۆنووسین و سربەخۆیی و جیابوونەوە یەکێکە لەو مافانی کە لە ئاسی نێودەوڵەتیدا زەمان کراوە یعنی لە ساڵی 1960 جەمعی عامەی وەتە کۆمەڵی گشتینەتەوە گرتوەکان بە مافی زانی کە ئەو میلەتانی کە لە ژێردەستی چەپۆکەی ئیستیعماران ئازادی خۆیان وەربگرن دواتر لەسەر ئێمە کە لەسەر حاڵەتێکین کە کاتی خۆی بە زۆر لکێنراوین بە دەوڵەتی عێراقەوە مافی ئەومان هەیە لە کاتێکا لە کاتەکان کە مەبەستمان بێ بەڵێ بکەین بەڵام ئەوەی کە ئێستا هەمووان پێی نیگەرانین بەڕاستی ئەوەیە کە ئەم بەڵەیە لە کاتی خۆیان نەبێ نەتیجەکەی خراپ بێ و ئەم بەڵەیە بە شێوەیەک بێ کە هەمومان تیا بەڵێ بکەین هەمومان تیا بەشدار بین لە 2005 کاتێک کە دەستوری عێراقی دەنگمان لەسەریدا چون بۆ ڕاپرسی ڕێکخراوێک هەڵسا هەموو لایەکمان بیرمان دێت کە سەرپەرشتی ڕاپرسیەکی کرد ئەمە بۆ سربەخۆی کوردستانە 199.9 نەزامگەلی کوردستان دەنگی بۆدا کوان نەتیجەکەی بۆ بەچی یعنی بە حەقیقەت من وای ئەبینم تا ئێستا بە شێوەیەک جددی نەبێ لەبەر ئەوەیە کە لە ناوخۆی خۆمانەوە بەڕاستی بە تۆکمەی نەڕۆشتووە زۆر باشە ئەو کاردان نێودەوڵەتانی کە باسی کرد ئابۆسی بە مەترسیدارتر یەبینی لە حەزمی خۆی لەو قسە و لێدوانەی کە هەیەە ئێستا بەوە بە حەقیقەت سەیری نقاتی ئەوان جددی بوونەکەن
ئەگەر تەماشا بکەی لە سەرەتاوە کە ئێستا قسەیەکە فڕێدراوە ئایا ئەم قسەیە زۆر دەمێکە ئەدرێتە گوێی بەغایە زۆر دەمێکە ئەدرێتە گوێی ئاستی نێودەوڵەتیە ئەیان نەوێ بزانن تا چەند جددیە دوو من تەسەورێکی ترم وایە کە هۆکاری ئەوەی کە تا ئێستا جددی نین لە جوابی ڕسمی و نەگەیشتۆتە ڕادێەوەی کە بە هەڕەشەیەکی جددی ببینن ئەوەیە کە هەموو ئەو وڵاتانی کە دەوری کوردستانیان داوە بە تایبەتی زۆرینی هێرە زۆریان و لە ئاستی نێودەوڵەتیشە بۆتە کوتلەیەک لە ئاگر لە کێشە لە ململانێ لەوانەیە کەمتر بپەرژێنە سەر ئەوەی کە لە کوردستانە ڕوەدا بەڵام بە نەتیجە ئومێدەوارین کە ئەم کارە بە شێوەیەک بێ کە هەمووان تایە بەشدار بنوە بە شێوازێکی تۆکمە و بەرجەستە هەموو میلەتی کورتایە بە ڕێک و پێکی بکرێ و لە زروفێکی گونجاوە بەڕاستی دکتۆر شۆڕژ قسەیەک هەمیشە دەکرێت و شەوەیەکە لە هەرێمی کوردستان موسسات نییە یاسا سەروەر نییە موسساتی تەندروست و بێکێشە و سەلامەت نییە لە هەرێمی کوردستان گەندەڵی هەیە یاسا سەروەر نییە ئەمانە چەندە کاریگەری خراپیانێ بۆ ڕای کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەر ئێمە باش نەبێت بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم و جیاببوونەوە بوون بە خاوەنی دەوڵەت بڵێ دەربارەی تێبینێک لەسەر قسەکانی مامۆستا ئاسۆ کۆمەلگای نێودەوڵەتی و قانونی نێودەوڵەتی یعنی لەمێژە بڕیاری داوە لە مافی چارەی خۆنووسین بۆ میلەتان بەڵام ئەمما ینی بەرجەستەکردنی ئەم مافە لەلایەن میلەتانەوە پێویستی بە هەڵ و مەرجی تایبەتێ پێویستی بە پشتیوانی نێودەوڵەتی هەیە ئەو نمونەیە کە باسی کرد کۆسۆڤۆ ئەگەر پشتیوانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا نەبووە ممکن نەبوو سەربەخۆیی بەدەست بێنێ لە بەرامبەر عینادی سربیا و عینادی رووسیا کە زۆر دژی سربەخۆی کۆسۆڤۆستانەوە بۆ نمونێ ئێمە بینیمان شیشان کە جیا بۆ چۆن بە سەرکوت کرا بزنەوەی جوداخوازی شیشانیەکان بۆیە لە دوای ئەوەی کە ئومە متحیدە نەتەوە یەکگرتوەکان بۆ یەکەم جار تەدەخولی کرد لە کاروباری ناوخۆی دەوڵەتان لە ساڵی 90 کە یەکەم بڕیاریش دەرچوو ئەو بڕیارە بوو کە بۆ عراق و تایبەت بە کورد بۆ بڕیاری 680ەوە منتیقەیەکی ئامین بۆ کورداندرا ئەمە یەکەم دەستی خستە ناو وەی کانە و کاروباری دەوڵەتان بوو لەلایەن نەتەوەی گرتووەکانەوە دواتر لێ هات بۆ تەیموری شەرقی و بۆ هەندێک وڵاتی وڵاتان چۆن پشتگیری ئێمەکەن لە بەرامبەر چی ئەو وەختە پشتگیری ئێوە تۆ دەکا مەسەن کە تۆ بتوانی بەڕاستی ئیشت کردی بێ خۆت وەکو مؤسساتی یعنی وەکو کیانێک کە لە نێو دەوڵەتی ئەترافت پێ بکری هەرچەندە نەبووی بە دەوڵەت مەسەن وڵاتان نەتەوەی گرتەوەکان تەعامل لەگەڵ بکا بە شێوەیەک دوایە لەسەر ئەساسی حکومێکی دیموکراتی دانابێ تۆ پاش 6 ساڵ لە حکومڕانی بەداخەوە مەسەن کە هەموو ئەو تەقاریرانە دەنووسرێ لێرە مەسەن لە ڕووی ژیانی ئازادی سیاسی ژیانی ئابووری خەڵک ئەوانە موسساتەکانمان ئێمەوە فەرموحاڵی موسساتەکانمانە یەک موسساتمان ڕێز لە قانون ناگرێت سەروەری قانون نییە لە وڵاتە هەر بەناو قانون ئێمە دەڵێن قانون لە هیچ شوێنێک سەروەر نییە بەداخەوە ینی تا تۆ بڵێ لە کاتێکدا تۆ ئەمانە نەبی کە ئەمانە بکەیت تۆ قانون سەروەرخەی زەپەی ناوخۆت بەهێز دەکەی خۆ تۆ مەسەن تۆ ئێستا لە هەموو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیرکە جوولەکە ئیسرائیل بەهێزترین دەوڵەتە بۆچی بە حکمی ئەو دیموکراتیەتی کە وڵاتەکەی خۆی دایمەزراند و ئەگەر ئەم دیموکراتیەتە نەبووایە لە ئیسرائیل ممکن نەبوو بتوانێت بربەرەکانی ئەو هەموو دەستدرێژی و دژمنکاری وڵاتانی عەرەب وایەوە کە لەناو هەموو دەوروبەری دوژمنە بەڵام بەهۆی ئەو دیموکراتیەوە کە لە سەرەتاوە ئەو ڕۆژەی دروست بووە سەیری سزلی سەرۆکوەزیرەکانیان کە سەرۆک کۆمارەکانیان کە لە ماوەی قانونی خۆی گۆڕانکاری بەسەردا هاتووە ئەجا شەڕ بوو بێ شەڕ نەبوو بێ چێشیان نەبووە و دەیان سەرۆک وەزیران و سەرۆکی وڵاتیش هێناوەترە پێش محاکەمە کراوە لەسەر ئەوەی کەوا فەسادی کردوە گەندەڵی کردوە بڕێتەوە وڵاتان پشتگیری ئەمە ناکەن لە بەرەوەی لە 26 ساڵ 25 ساڵی ڕابردوو تەجروبەیەکی ناشرینمان پێشکەش نەکرد تەجروبەیەکی ناشرین پێشکەش کردووە کارت بۆ ئەوە نەکردووەکەوە تۆ بتوانی کاریگەری تبێ لەسەر دەوڵەتان تا پشتیوانی بکەن خۆ خەڵک وڵە مەسەن کاتێک کە پشتیوانیان لە کۆسۆڤۆ کرد یەکێتی ئەوروپا ئەمریکا شەرمی نەکرد بەڵام بۆ ئێمە تا ئێستا ئێمە ئەگەر بڵێن فلان و دەوڵەت پشتیوانیمان دەکا خۆ ئەمریکا شەرم لە کەس ناکە گەر پشتیوانی کورد بکە بەڵام ئەوە تا ئەمریکا بە ئاشکرا دەڵێ ئێمە لەگەڵ پارچەی خاچی عراقین بەریتانیا وا دەڵێ ئەڵمانیا وا دەرێ ئومە متحیدە دەڵێ ئەمە بە سەرپەرشتی ئەم ڕیفراندۆمە ناکەین کەواتە تۆ لەلایەن خۆتەوە هاتووی ئەم ئیشە دەکەی بەبێ ئەوەی لەسەر ئاسی ناوخۆ لەسەر ئاسی نێودەوڵەتی ئیشت بوو کردێ من دەڵێم پێویستە کە بەرەو سەربەخۆیی ڕۆیشتن ڕەنجی زۆری دەوێت قوربانی زۆری دەوێت پێویستت بەوەیەکەوە ئیشی بۆ بکەی بەڵام بەداخەوە تۆ هەر بە قسەی زل و بە شیعارات و بە مزایداتی سیاسی بۆ خۆڵکردنە چاوی خەڵک بۆ لە بیربرنەوەی کێشەکانی ناو کۆمەلگای ئەمڕۆ کە لە کوردستانەیە بەڕاستی ئەمە کارە ساتە کە تۆ هیچ نەکردبێت داوای ئەوکەی کە زیاببوونەوە چکێمە تا ئێستا ئێمە فیدراالەکەی لە عراق پێمان ناسەپێ
تا ئێستا فیدراالەکەیە لە عراق پێمان ناسەبێ مادەی 140 پێمان جێبەجێ نەکرا پێشانی کۆمەڵگای نێودەوڵەتیمان نەگەیا کە کاکە ئەمە حکوومەتی عراقی ئەم مادەیە جێبەجێ ناکە نەک ئێمەین ئەمەمان دەرنەخست بۆ وڵاتە دکتۆر مەسەلەی دانپێدانانی نێودەوڵەتی چەندە گرنگە قسەیەکە کە دەگوترێت دانپێدانانی وڵاتان شتێکی منشی نییە دروستکەری نظام و دەوڵەت نییە بۆ ئێمە بەڵکو کاشیفە تەنها دەرخەری واقعەکەیە خۆی زانایان دەستوری و قانونی دەولی زاران لەگەڵ ئەو بوون کە سێ بنەما بۆ دەوڵەت هەیە هەرێم و گەل و دەسەڵاتی سیاسی بەڵام ئێستاکە لە زانستی نوێدا ینی قانونی و دەوڵەتی یان لە بارودۆخی نوێدا بە تایبەتی لە دوای شەڕی سارد ئەتراف گرنگترە نمونە بۆ هێنا و مەسەن کۆسۆڤۆ ئەگەر ئەمانە پشت ئێستا مەسەن تقریبا ئەو وەختە 158 دەوڵەت ئاعترافی بە کۆسۆڤۆ کرد لەگەڵ ئومەم متحیدەش کە لە کۆمەلگای نێودەوڵەتی ئەم کاتێک کە یەکێتی ئەوروپا ئاعترافیش ئەوە نییە بێ کوێدی ئاعترافت پێ بکە یاش وڵاتێکی کە خاوەن هێز نەبێ ئاعترافەوەی کە یەکێتی ئەوروپا ئاعترافت پێ بکە ئەمریکا ئاعترافت پێ بکە کاتێک ئەمانە لە سەرەتای پرۆسەکە پێش دەست پێکردنی پرۆژەکە بەجددی ئامادەی خۆیان دەردەبرن بۆ پشتیوانی کردن ئەمە مانای ئاعترافکردنە کاتێک کە تۆی ئەعلان دەکەی وە کۆسۆڤۆ دێم پشتیوانی لێ دەکەن بەڵام کە ئامادەبوونی خۆیان دەرنەبڕی بێت تۆ بەیانی ئەگەر ئەعلانی زیابوونەوە بکەی حتما پشتیوانی لێ ناکەن ڕوبەڕووی مەترسی دەبیەوە ئەو وەزعی هەشتە لەوانەیە دەستی دەن هەرچەندە ئەمان لە تەسریحاتەکانیان دەڵێ ئێمە تەنیا بۆ ئەوەمانە بزانین ڕای خەڵکتی وەکو فشارێک بەکاری بێنین لەسەر حکوومەتی ناوەند بۆ زیابوونەوەمان نییە سەر بخۆی بەڵێ ئەم قسەی زیانەیە لە پرۆسیسەر بڵێ ینی تۆ مەبەست ئەوە نییە کە زیابیتەوە لە کاتێکدا لە دەیان کەناڵی ترەوە مەسەن قسە دەکرێت کە ئێمە دەوڵەتی کوردیدا دەمەزرێن ئیش بۆ دەوڵەتی کوردی دەکەین بەڵام تۆ ئەم پرۆسەیەت بەدەستەوەی زارە ئێستا پرۆسەکە نەکراوە خەتی ڕزعدانێ ئێمە بەنیازی ئەوە نین زیابینەوە نەخێر تۆ ڕاپرسی بۆ ئەوە دەکەیتەوە دەبێت ئاشکرایکەی نەترسی ئەنی ئێمە بۆ ئەوە کەوا ڕای خەڵک وەگرین لەسەر ئەوەی بمێنێتەوە لە حکوومەتی عراق یاخود هەموو ئەو ڕاپرسیانە کە کراوە لە کەتەلۆنیا لە سکۆتلەندا لە کویبێک لە دوورگەکە لە هەرێمەکانی ئیتالیا حتا لە ناو بەلسیکا لەوێش زۆرجار ئەو کێشانە هەیە هەمووی کراوە پرسیارەکە ئەوەیە دەتەوێت مێنیتەوە یا زیابیتەوە کەواتە کە خەڵک دەڵێ زیابمەوە دەبێت ئیش دوایتر ئیش لەسەر ئەوە پێی ئەو زیابوونەوە بەڵام تۆ لە ئێستاوە خەدرەز ئەدا بنێەوە و بگەڕێەوە بۆ دووە ئەمە کاریگەری هەیە لەسەر پرۆسی ئەو کەش وەکو باسیشم کرد خەڵک لەو بارودۆخەدا نییە کە ئامادەی هەبێ و بە خۆشحاڵیەوە بەرەو پیری ئەو پرۆسی بچێت لە کاتێکدا بەدەستی ئەم دەسەڵاتە سیاسیەوە خەڵک وای لێهات پاش 20 ساڵ بەڕاستی لە زۆر شت پەژێوان بێ یانی هیچ دڵی بە وەزع خۆش نییە بۆیە ئێستا ئەگەر ڕاپرسیش بکرێ بەڕای من دارێ پێش وەخت ڕاپرسیەک بکرێ لەلایەن ئەم دەسەڵاتدارانەوە لەلایەن حرێمی کوردستانەوە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستانەوە ئایا ئەم دەسەڵاتە کە 26 ساڵە هەمان دەسەڵاتە حکومی کوردستان دەکە ئایا خەڵک بۆ دەسەڵاتە ڕازییاننا با ڕێی خەڵک وەگرن ئەمان ئەگەر دەگەڕێنەوە بۆ ئیرادەی خەڵک با پرسیار لە خەڵک بکەم بزان ئایا خەڵک بۆ دەسەڵاتە ڕازییاننا ئەو پرسیارەمان لێ بکەن ئەو جا دوایی ئێمە ئامادەین بۆ ڕیفراندۆم لەسەر سەربەخۆیی کوردستان بەدە 50 بڵێن بەڵێ دەستخۆش ماوەساسۆ بنەماکانی حکومێکی معقول دەوڵەتێک حکومێکی ڕەشید چۆنە چیان ئەرکانەکانی دەوڵەتێکی باش چین چۆن دروست دەکرێت بەڵێ خۆی ئەگەر تەماشا بکەین لە ڕووی واقعەوە ئەوەی کە ئێستا لە ممارەساتی نێودەوڵەتی ئابینین و لە ممارەساتی ئیقلیمی ئابینین و لەسەر ئاسی ناوچەکە شاوێکە هەیە نابینین دەوڵەتێک هەبێت کە بنەماکانی حکومی ڕەشیدی تێدا بەرجەستە بۆ بێ بنەماکانی حکومی ڕەشید گرنگترین شتیان ئەوەیە کە سەروەری ڕایگەل و سەروەری قانون بەڕاستی سیادەی قانون وجودی هەبێ لە هەر شوێنێک سیادەی قانون وجودی هەبوو لەوێ حکومەتی ڕەشید هەیە لەوێ دەسەڵاتی پەسەند هەیە دەسەڵاتی چاکەیە کە میلەت لە ژێر سایە و دەسەڵاتیدا حەساوەتەوە بەڵام لە هەمان کاتە ئەگەر ڕێز لەو مؤسساتانە نەگیرێ و هەروە ئەو مؤسساتانە بە جددی تەماشا ئەو هینە نەکرێتن ئەو وەزع نەکرێکە هەیە لە ناوچەکەیە و هەروەها دووەم کە بنەما ئەگەر تەماشای بکەین ئەوەیە کە مؤسساتی دستوری بە دوور بێ لە گەندەڵی بە دوور بێ لەوەی کە تەداولی سلمی واتەوەی کە پێوترێ ئاشتەوایی یاخود ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات کە وجودی نەبێت لە شوێنێکدا ئەو بەڕاستی حکومی ڕەشید نییە هەروەها ئەگەر تەماشا بکەین لە وردەکاریەکانی ئەم بابەتەشە ئەبینین ئەو یاسانی کەوا هەن تا چەند جێبەجێ ئەکرێن ئەوە بەڵێ لە ڕووی ڕێزگرتنەوە لە ڕووی ئەوە بەڵام سوڵتەی سیاسی یەکەم شت ئەبێ خۆی پابند بێ بە دەسەڵات و بە قانون و بەوەی کە دایناوە چونکە یەکەم شت کە ڕێزی لێگرێ بێ یاساکەیەوە و بەو یاسایە شەرعێتی بەدەستێناوە و میلەت
بۆیە دەنگی پێداوە لە حاڵەتێک ڕزگاریکە کە پێ ئەوترێ البقاء للأقوى مانەوە بۆ ئەوانەیە کە دەسەڵاتیان هەیە و مانەوەی بۆ زۆردارەکان بەڵام خەڵکێکی دیکەش کە خەڵکی فەقیرە چینی فەقیرە چینی هەژارە ئەبێ هەست بە ئارامی بکە هەست بە ئۆقرەیی بکە هەست بە بکە کەوا ڕێزی تایبەتی لە یەکیرێ ئەگەر ئەو بنەما گرنگیانە نەبوو عدالەتی کۆمەڵایەتی بەرجەستە نەبوو عدالت لە ئاستی سیاسیە بەرجەستە نەبوو تەکافوی فڕەس و سەلماندن و هەروەها بەدیخستن و وەگەڕخستنی ئاست و تواناکان وجودی نەبوو خەڵکانێکەوە شیاو نەبوون دەسەڵاتیان گرتە دەست ناتوانین بڵێن ئەو بنەمای دەسەڵاتێکی ڕەشید و فەرمانڕەوایەکی ڕەشیدی تێدایە ئێمە گەر دەوڵەت دروستەکەین ئەبێ بەم طموحانە دەوڵەت دروست بکەین و هەروەها وەک باسیشمان کرد ئەم ڕاپرسیەکە بیشکرێ ئایا لە نەتیجەیە دەوڵەت دروستەکایان نا دوو طموحی میلەتی کورد ئەوە نییە هەر بڵێن لە ڕووی کارتۆنیەوە ئێمە دەوڵەتمان ئەوێ دەوڵەتێکمان ئەوێ کە بەمانای کەلیمە دەوڵەت بێ و دەوڵەتێکی نموزەجی بێ معقول نییە ئێستا لە کوردستانی خۆمانە بەداخەوە تا ئێستاش بۆتە شوێنی ڕەخنەی زۆربەی هەرە زۆری خەڵکانی شارەزا و پسپۆڕی ئاستی نێودەوڵەتیش کە قسەی لەسەرەکەن ئەو مامۆستایەکی زانکۆی ئەمریکی دێ مەسەرەن لە هەرێمی کوردستانە لە پایتەخت هەرێمی کوردستانە حقیقەتەکان ئەڵێ لە بەرچاوی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئەڵێ دەسەڵاتێکی لە هەرێمی کوردستانە ئەمە سیما و ئەمە خەسڵەتەکانێتی مامۆستایەک بەم شێوەیە کە لە زانکۆیەکی ئەمریکی کە لەوانەیە زۆربەی هەرە زۆرمان ناویمان نەبیستە بێ ئەم شارەزایی وردەی هەبێ بە بارودۆخی کوردستان ئەدی ئەوانەی کە حکومداری ئەمریکا ئەکەن ئەو هەموو خەبیر و پسپۆڕانە و سیناتۆرانی کە لە ئەمریکایە کارەکەن چۆن شارەزانین بەم بارودۆخە لەبەرەوە بە حقات وڵاتان کاتێک تەماشا ئەکەن و کاتێک یانە اعترافت پێ بکەن کە بزان تۆ دەوڵەتێکی پەسەند و ڕەسەند دروستەکەی ماساس و بنەمانی باسی کرد بۆ دەوڵەتی باش لە ڕووی واقعیەوە لە هەرێمی کوردستانە وجودی نییە چەندە گرنگە پرۆسی ئامادەسازی پێش بە دەوڵەت بوون ئەمانە لانی کەمی ئەم بنەمانە فراهم بکرێت پێشتر بە تەکید هەرێمی کوردستان ئەگەر بمانەوێ خۆمان گورگان خوارد نەکەین لە ئاستی ناوخۆ و لە ئاستی نێودەوڵەتی شار ببیر لەوە بکەینەوە کە مەسافەیەک بدەینە خۆمان مەسافەیەک بدەین بە ئاستی بە وڵاتانی دنیا کە ئێمە ئەمانەوێ دەوڵەتی هاوڵاتی دروستکەین و دەوڵەتێک دروستکەین کە خەڵک کەس بە خۆشگوزارانی بکە ئەگەر ئەم متمانەیەمان دروست کرد بۆ ئەو وڵاتانە ئەو وڵاتانەش لەوانەیە زۆر باشتر ئەوە بکەن بەڕاستی اعترافمان پێ بکەن لە داهاتووە یعنی بەڕاستی هەشتی خۆیان کە هەیە بە نۆی ئێمە نادەن کە نییە بەڕاستی ئەمەی کە ئێمە هەمانە جارێ هیچ نییە لەبەرەوە نایە دڵی عێراق لە خۆی زویر بکە بۆ دڵی هەندێک وڵاتی کە هاوپەیمانە لەگەڵ عێراق زویر بکە اعتراف بە شتێک بکە کە تۆ هێشتا ئامادەی ڕاستیشت دەرنەبڕیوەکەیکە یعنی سەرۆکی ئەو پرۆسەیی کە پێی ئەوترێ پرۆسەی ڕاپرسی ئەو لە مەحفەلێک و لە کەناڵێکی ڕسمی عێراقیا بڵێ کێڵێ مەبەستمان دروستکردنی دەوڵەتە ئەمە بە خۆی لە ساڵی پارەوەلێمی کوردستان مەسەلەی فەراغی شەرعیەتیە ویشتەوابوونی ویلایەتی مەسوبەرزانی و سەرۆکێرێم ئەمە چەندە ئیشکال دروستەکە بۆ مەسەلەی ڕفراندۆم بە تاکید نەبوونی شەرعیەت بەڕاستی لە هەرێمی کوردستانە شەرعیەتی سەرۆکاتی هەرێمی کوردستان ئەمە بۆ خۆی بڵێت و نەڵێ ئاوێنەیەکە کە دەری ئەخا لە داهاتووشە نیاز و مەبەستی میلەتی کورد و دەسەڵاتی سیاسی کورچیە لە دروستکردنی دەوڵەتێک وەکو باسمان کرد ئەگەر ئێمە ئامادە نەبین پیشانی نەدەین کەوا بنەمای ئاشتی دەستا و دەستکردنی دەسەڵات بەرجەستە نەبێ فراهم نەبێت تا ئێستا دەستورێکمان نییە تا ئێستا ڕێک ناکەوین لەسەر ئەوەی کەوا دەستورێکی نووسرامان هەبێ ئەم دەستورە ماف و ئازادی گشتەکان تا فراهم کردبێ یاسایەکمان هەیە یاسای ڕۆژنامە نووسانە کە کاری ڕۆژنامەگەریە سەبارەت بە ڕۆژنامەگەری جێبەجێ ناکرێ یاسایەکمان هەیە سەبارەت بە پێدانی ماف و امتیازاتی بەڕاستی کەسوکاری شەیدان جێبەجێ ناکرێت کە مەندامان ئەناڵێنن خەڵک و چین و هەموو لایەنەکان بەڕاستی ناڕازین ئەم دەنگدانەوەیە لە هەرێمێکا کە سێ پارێزگایە بەڕەسمی و کێشەی نەتەوە بەڕاستی کێشەی جوگرافیشمان هەیە تا ئێستا چۆن کارێکی وا پیشان ئەدا کە بە ئاستی نێودەوڵەتی و ئاستی وڵاتان کە بڵێ اعتراف بە کاتم زۆر کەمەوە دەمە قسەی کۆتایی لە هەروتان وەرگرم دکتۆر شۆڕژ باس لە ڕازیبوونی خەڵک کرد لە دەسەڵات کە ئەگەر ڕفراندۆم پێشتر زەرورە بکرێت کە چەندە لەمانە ڕازین ئەمە چەندە شەریعەتیمانی خستۆتە ژێر پرسیارەوە ئایا ئەمانە کە ئەم دەسەڵاتە سیاسی کە خۆی شەریعەتی وجودی شەریعەتی لە ژێر پرسیارایە دەتوانێت ڕفراندۆمێکی سەلامەت بکات خۆی بە کورتی زۆر بە کورتی بەڵام خۆ دەدەم ینی بنەماکانی دەوڵەتی قانون و کە بەداخەوە دەوڵەتی ڕەشید لا ئێمە نییە دەبوونی دەستورە بوونی سەروەری یاسایە بوونی دابینکرد دەستەبەرکردی ماف و ئازادیەکانە هەروەها چاودێری دەسەڵاتی قەزایی و سربەخۆنی بوونی دەسەڵاتی قەزاییە و
چاودێریکردی کاری ئیدارە و دەسەڵاتی هیچی وجودی هەیە لە یاسادانانە هیچی ڕێواقعیەوە؟ وجودی لێرە نییە هیچی بۆیە ئەم دەسەڵاتی کە تۆش دەیبینی مەسەن لە ئەگەر سەرۆکایەتی هەرێمە ئەگەر حکوومەتە ئەمە پەرلەمانە نەماوە حکوومەت سەنەدی قانونی نەماوە لەبەرەوەی لە پشتی پەرلەمان سەرۆکی هەرێمیش بۆ ماوەی دیاریکرا و هەڵدەبژێرێ ماوەکەی کۆتایی پێاتوەکەوە لە هیچ دەسەڵاتەکان وەچی قانونی و شەرعیان نەماوە دەسەڵات شتێکی واقعی ماوەتەوە هیچ سەنەدێکی قانونی نییە بۆیە ئەنجامدانی ڕیفراندۆم بەو شێوەیە بەڕاستی حەقە ئەم دەسەڵاتە وەکو وتم لە خۆی پرسێتەوە پرسیار لە خەڵک بکات لەو بارەی ئەوەی ئایا خەڵک تا چەند پاڵوی 6 ساڵ لە حکومڕانیکردن بەو شێوە سەقەتە ڕازیە لەو دەسەڵاتی یا ڕازی نییە بە کورتی ئەم هەموو ئیشکال و گرفتەی کە باسی کرد لە بەردەم بڕێوچوونی و پرۆسەیە ئەگەر بکرێ ڕاست بکرێتەوە نازانم خێراترین ئیش چیە بۆی کە بکرێت چۆن ڕاست بکرێت خێراترین ئیش ئەوەیە وەکو ئەمە بەڕاستی یعنی بڕیار بدرێتەوە ئەم پەرلەمانە ئەگەر ماوەیەکی کەمیشی ماوە ئێستا ناکرێ مەسەن تۆ ئەگەر بە ڕێی من وەگری حەق ئەم پەرلەمانە خۆی داوای هەڵوەشانەوەی خۆی بکە و هەڵبژاردن بکرێت بۆ پەرلەمانێکی تازە هەڵبژاردن بکرێت ئەم پەرلەمانە تازە ئەم ئیشانە بکە لەدەست ئەو بێ ئەگەر ئەمەش نەکرێت ئەوە ئەم پەرلەمانە تازە وەکو بە پێی مادەی 56 بڕگەی دووەم لە مادەی 56 قانونی پەرلەمانی کوردستان مەرجەع بۆ بڕیاردان لە مەسەلە چارەنووسسازەکان دەبێت ئەو دەست بۆ ئەو بڕیارە بدا ئایا ڕیفراندۆم بکرێ یان نەکرێ و ئەگەر بکرێ ئەم شێوازە قانون ئیتارە قانونەکەی بۆ دیاریکا لە دەرکردنی قانونێک کە چۆن بکرێ ئایا ئەم ڕیفراندۆمەکە دەکرێت هەر ئێمە دەگرێتەوە یاخود پرسیار لە خەڵکی ئەو دیوی ناوسەدابراوەکانیش دەکرێت کە ئەمانیش منطقەی کوردستانیە و زۆردار دەڵێن ئەمە کۆتایی پێهاتەوە و تازە مادەی سەڵی سیاسی ئەم ناوچانە دەگرێتەوە آخر پرسیارم بۆ تۆ مشکلەی ئەوە چیان ئامادەسازی بۆ ئەوە چیە ینی ئامادەکاری زیاتری ناوێت ڕیفراندۆم لە ناوچانە ئەگەر تۆ ناتوانانی بیکەیت هەر بە قسە نابێت کە بڵێ ئەوێ دەگرێتەوە بێت تا ئێستا مەسەلەکەی حل نەکراوە بەبێ ئەوێ نەکرێت چییە بکرێ باشیان نەکرێت لە هەرێمی کوردستانیش ئەگەر بەبێ ئەوێ بێت خۆ بەبێ ئەوێش بکرێ بەبێ ئەوێش بێ بکرێ هەر باشە بەڵام وەک وتمانیانی بە شێوەیە بکرێت کە لەسەر ئەو ئوستانە بێ بەڵام ئەگەر هەر بۆ شکلیات بێ بۆ ئەنجامدان بێ بۆ خۆڵکردنە چاوی خەڵک بێ ئەمە نەکرێت پێویستمان بە ڕیفراندۆم نییە بەڵام لە واقعی حالەکەش کە دەیخوێنیەوە تەنها بۆ مزایداتی سیاسیە بۆ خۆڵکردنە چاوی خەڵکە بۆ لە بیربردنەوەی کێشە سەرچیەکانی ئەمڕۆی کۆمەلگای کوردیە لەلایەن خەڵکەوە لەلایەن دەسەڵاتی سیاسیەوە تا خەڵک مەشغول بکرێت بە مەسەلەی ڕیفراندۆمە ماوەیەک ئیتر دوای ئەم ماوەش شتێش ترمان بۆ دروست دەکەن بۆ شێوەی لەو دەوامەدا دەست خۆشت تۆ شۆژگەمەوە ساسۆ لە ڕیفراندۆم گرنگتر چیە ئێستا بکرێت یعنی چی زەروترە لە ڕیفراندۆم قەنەعەتم وایە بەڕاستی ئێستا لە کوردستانیان پێویستمان بەوەیە کە ئاشبوونەوەی دەسەڵات و هاوڵاتی و هەروەها بڕیاردانی ڕاستەقینەی دەسەڵات کە ئەوێ فعلەن یاسا سەروەری بکە خۆشگوزەرانی بۆ خەڵک بکە بەڕێزە من یەک نمونەیەک فەرمان لەسەر باشووری سوودان بەڕاستی کە بەداخەوە ناڵێم یعنی نزیکایەتی هەیە لەگەڵ کوردستانە لە ڕووی لێکچوونەوە بەڵام بەشێک لە نزیکی هەیە بە حەقیقەت پێش ئەوەی کەوە ئەم هەرێمە لە سوودان جیابێتەوە ئەیان ناڵام بەدەست حکمی دەسەڵاتی ئەوەی کە پێوترێ دەسەڵاتی عومەر حەسەن بەشیر و حکوومەتەکەی زۆر بەڕاستەوخۆ بە ناڕاستەوخۆ بە هەموو وەسایلەکانی دنیایان گرتە بەرکەوە ئێمە لەگەڵ ئەم دەسەڵاتە نین ئەمانوێ جیابینەوە لەبەرەوەی زۆرینەی هەرە زۆری مەسیحین تقریبا زیاتر لە 180 بەرەوسەروی مەسیحیە دانیشتوانەکەی ئەمریکا تەییدی کردن ئەوە بوو دواتر جیابوونەوە بەڵام ئێستا ئەو بارودۆخەی کە باشووری سوودان تایە ئەژی زۆر خراپترە لەو کاتێک مەترسیە تەزروی باشووری سوودان دووبارە لەو کاتەی کەوا لە سەر بە دەوڵەتی سوودان بوو وەزعیان باشتر بوو ئێستا هەموو شەریکاتی دنیا بە چاوی تەماحەوە و هەموو ئیستعماری دنیا بە چاوی تەماحەوە داهاتی ئەدزن تەزروبەی ئێمەمان تەزروبە دەبێت داهاتی ئەدزن وەزعیان تێک چووە و هەروەها ناخۆش بۆ ژیانیان و هەروەها مؤسسات و دەوڵەت زۆرترین ڕێژەی ئاوارەبوون تیان ڕووداوە ئێستا کە پێشتر ئەم حاڵەتانە نەبووە بەڵێ خەڵک برسی بووە بەڵێ ئەو بووە ئەمانەوێ ئەو تەجربەی لە کوردستانە خوا نەخواستن ناڵی نزیکە بەڵام دووریش نییە کە بەڕاستی حاڵەتێکی وامان لێ ڕووداکەوە ئاخ و ئۆف بکێشین بۆ حاڵەتی پێشمان آخر پرسیار لێکم مامۆستا ئاسۆ مەسەلەی مشکلی سەرۆکایەتی هەرێم مەسەلەی مشکلە قانونیەکانی دیکەیەمی کوردستان دەبوتە ڕیفراندۆم چارەسەریان ناکە بۆ خۆیان دەمێننەوە مەسیرە مشکلانە دەبێت چی لێ بگرێت نەخێر ئێمە مشکلە تەسلیمی دەستی مشکلە ئەکەین حەلیکا لە کاتێکە کە هیچی حل ناکەین ئەو ڕیفراندۆم بەدا پۆشین و مشکلانەیە من تەسەورم وایە کە بەشێکی باڵێ بەڵام و لە وەرەقەی ئەخیریشمانە بەرامبەر بەغدا گەرەمە سەرکەوتونە بە ئیتر کۆتاشتا و هەروەها هیچ سومعەیەک و سوقلێکمان بەڕاستی نەماوە لە کاتێکا داوای پڕکردنەوەی وەزارەتەکانەکەین لەم لاوە داوای سەربەخۆی ئەەکەین لەم لاوە داوای ئەوەکەین حسەمان بۆ بنێرە لەم لاوە داواکەین کە نەوت بە سەربەخۆی بفرۆشین ئەمانە کۆمەڵێک هاوکێشن بەڕاستیکە حلکردنی
خەڵکانی پرۆفیسۆر و زانا و بەتوانەکانش بەڕاستی تایە دەستەوستان ماوە. دەستکانە خۆش زۆر سپاس مامۆستا ئاسو حەمەشین مامۆستای کۆلیژ یاسا و پسپۆڕی قانونی ئیداری زۆر سپاس دکتۆر شۆژگیان زۆر سپاس بۆ بەڕێزیشتن بەخێر بێن دکتۆر شۆژ حەسەن مامۆستای کۆلیژ یاسا و پسپۆڕی قانونی دەستوری زۆر سپاس بەڕێزان زۆر سپاس بۆ هاوکارانی بەڕێزیشم لە پێیان بینەرانی بەڕێستا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ بێت.